بەناوی خۆی بەخشندە و بیرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانماتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام تەوەریەم جارەمان باسە لە خەون و خولیای ئێوە ئایا تا چەند ئەو خەونە خولیای هێتان بووە لە تەمەنتان و لە ماوەی ڕابردوودا هاتوۆتە دی یاخود نەخێت هەر بەردەوامن لەوەی کە بگەن بە ئامانج و خەونەکەتان تا ئێستا نەگەیشتوون بۆ باس لەوە دەکەین کە تا چەند ئەو خەون و خولیای هەتانە هەبووە کە لەگەڵ هاوڕێ و لەگەڵ کەس و ناستاوی خۆتا هەمان خەونتانە بێ بەیەکەوە کۆشی بۆ بکەن ئەی تا چەند خەم و هەمت هەیە کە پەرچەکان یاخود خوێندنەوە بۆ زیاتر خۆ دەوڵەمەکردن لە ڕۆژ زانستیەکەیەوە هەموو خەم و بۆ هەوڵ بۆیاوە بۆ ئەم بابەتانە و چەند پرس و بابەتێکی دیکەش دەچینە لای هاوڵاتیان و پرسیارەکانیان ڕوبەڕوو دەکەینەوە لەگەڵماندا. ئینسان خەونی زۆرە لە ساغی بۆ ئینسان باشترین خەونە گەورەترین خەون بۆ ئینسان لە ساغیە. زۆر ئاواتم ئەوە بوو کە زیارەتی ماڵی خوا بکەم حەجکەم سپاس بەخوا ئاواتم هاتووت. وڵای خەونێکە مەڕە خۆل لە خەوەکە مژدەمێنێ بڵێ ئیشەڵا تۆ بەهەشتی. خەونی جەناب و خەونە سەرێکێکۆ لە ژیانە چی شتێکە؟ وڵای وەکو خەونێوەیە کە تۆ بێ هەوڵێکەیت بژێ بۆ ماڵماڵ پێینکەیت دروستکەیت ئیتر ڕۆژانە ئەوە بێتە دەروانە و هەوڵێکی بۆیت و تەواو. ئەنی خەونەکەت پەیداکردنی نانێکی حەڵاڵە دروستە نانێکی حەڵاڵە بۆ ماڵماڵی پەیاکەیت و هەر ئەوەیە ئەجنە خۆ تۆ تازە نێتی شوقە و فێلاوانە و پێ نییە هەر ڕۆژان شێ پەیاگی بۆ ماڵماڵ و تەواو. ئەی لە ڕابردوودا خەونێکت هەبووە بڵێ فڵان شت بەدەست بێنم و ئەلحەمدولیلا بەدەستی هێنابێت؟ وەڵای خەونەکەی نییە بڵم چۆنیە هەر ئەوەی هەر ڕۆژانە هەر هەوڵێکیت و هەر ئەوە شتێک کە زۆر بەدەستکەوتی بزانین لە ژیانی خۆتا چی شتێکەکە؟ وڵای سپاس بۆ خوا ماڵ و خێزانێکی باشە و خێزانێکی باشە و سپاس بۆ گەورەی خانۆ دروست کراوە و هەر ئەوەیە. بڵێ خەونەکانی ئێمە لە چوارچێوەی پێداویستیەکانایە دروستە وایە ڕاستە هەرە وەڵا. پێت وایە ئێمە لە ئێستا داوامان لێ تۆ خەونەکانمان بۆتە دۆخە سەرەکیەکەی کە ژیانە و بژێویە خۆی بوو خەونی گەورەترمانە بێ بەڵام دۆخی دروست بووە کە ئێمە هەر ئەوەی کە وەکوڵێ بتوانین ژیان ئیدام پێ بەینتە بۆتە هەموو خەونێک. دروستە تۆ ڕۆژان چونگە هیلاکی و عەزابایی و هینی فرایەوە ناگەی خەون و شت و ئاوات و شت بێتە دی ڕۆژان چونگە هیلاکەبی بەدەست ژیانەوانەیە ئەجە خۆی لە ڕاستیە بێ وان نەبێت بەس دیتە ئاوای لێ هاتووە. هیچ خەونەکەیە لە بیرت بێت کە هەوڵدا و پێی نەگەیشتی تو ئێستا ئەو جۆرێ لە ئەسەف بێ لای خۆت لە بیرتا لە هۆشی خۆتا؟ وەڵاهی شوان نییە کەیم کرد بێت ئەرە وەڵا. ئێستا ئەوەی کە ئەبیرێت با بڵێن بەهۆی سەرقاڵی و بەهۆی تەکنەلۆژیا و بەهۆی ئەوە خوێندنەوەش کەم بۆتەوە هیچ خولیایەکت هەیە بۆ خوێندنەوەیان بە بۆنەی ژیانەکەەوە دەبڕاوی لەو بابەت؟ وەڵای دروستە خۆی ژیاوای لەکرد کە نەخوێنیت بێسە سوپاسەوە کە من ئاوا ڕەنجێم و هەوڵێم مناڵەکان شکر ئەخوێنە سوپاس بۆ گەوری خوا ئەوان باشن ئەجنەگۆ خەوتۆ خەینێکیەوە هەبوو کە بچیتە زانکۆ کە بچیتە خوێندێکی باش مامۆستا شتێکی باش کەیت بەسی تە چۆن ژیان تۆنی کردویت پێ نەگەشوین. لە خەونی خۆت لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام وەکو پەرستشەکان تا چەند خەون و هەبوو هەموو هەبووە کە پەرستشەکان و بە باشی ئەنجام بی وە کەم تەرخەمی قسووری نەبێت؟ وەڵا سپاس بۆ گەورەی خوا کردومە ئەوەی کە توانی بێتم کردومە و ئەوەی کە کردووە نوێژەکەی سپاس بۆ گەوری خوا ڕۆژمان گرتووە وتر بە جۆرەی توانە سپاس بەخوا خێر و خێراتمان کردووە و سپاس بۆ گەوری خوامانەمە هەمی کردووە. ماوێتی هەروەڵا پێت وایە ئیشەڵا پێی بگەیت؟ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بەخۆشی. پێت وایە ژینگەکە لەبار نییە دۆخەکە لەبار نییە چییەوە ئێمە ئەوەنە خەونەکانمان درەنگێتە دی؟ زۆر نایەتە دیە و ترخۆت نازانی خەونە سەرەکیەکەش و ناتۆتە دی؟ نەوەڵا ناتۆ تا چەند ئەوە خەونێک هەبووە با بڵێن جەنابەت پێشتر حەزت کردووە بێ هەوڵە بۆ دا و پێی گەیشت بیسا پەشیمان بی شتێکی وا هەیە؟ نییە هیچ پشیمان نیم لەخوا بەزیابێ هەندە چاومەچ لە چوارچێوەی خوێندنەوە تا چەند خەون و خولیاتەیە بۆ خوێندنەوە یان هەوڵە دەی وەکو هاوڵاتیەک بەشێکی کاتەکان خوێندەواری نییە خوێندەواری نییە هەنیمە لە حیات نەدانیشمە. ئێستا کەبی لە ڕابردووەکەیتەوە لەوە پەشیمانی دیان ڕۆکۆلە خۆزگەت ئەوە نییە کە خوێنەواری بزانیان ئەوە هەمێکی گرنگ نییە بۆت؟ خۆزگا خوێنەواریم بیایە خۆشتر بوو.
حەزەکە پەیامەتە بێ بۆ ئەو نەوەی ئێستا کە زۆر حەزیان لە خوێندن و مەکتەب و ئەوە نییە چیان پێڵێن ئەوانە زۆر پەشمانە بوون لە ڕۆژەکان لە ڕۆژگای خۆیان پەشمانە بوون خوێندەواریان نەبووە ئەو کاتێک کە جناب نەخوێند تەبعان ئەزانم دۆخی خەڵک چۆن بووە بەڵام جەناب و دۆخێکی تایبەتتر هەبوو لەوەی کە دەوتوانیوە لە معشت ماڵ مناڵ ئەو تەمەنەکەمەشەوە هەرە وەڵا هەرەوەڵا گیانە یعنی ئەو ئەسەفەی کە لە دڵتایە یەکێک لەوانەی کە بەدی نهاتووە خوێندنەکەی خوێندنەکەی بەڵێ بیرنەوە نەکردێتەوە هەوڵبەی کە چوزانم لە هەندێک خوێندنی ئێواران بێ یان جاران پێیانەون مەحلومی بتوانی هەر چۆن بێت خوێندم مشکمۆری نەکرد کردیشت هەرە وەڵا ساڵێکیان چوم نەمتوانی وەری نەکرد چەندێ بەردەوام بووی ئەو ساڵە هەموو ساڵە هەرە وەڵا باشە ئەو خەونەی کە جەنابەت ئێستا هەوڵی بۆ دەیت و با بڵێن ئەتەوە ئیشەڵا بەدەستی بێنەوە ئیشەڵا بەدەستی شیێنیت تا چەند بەشێکی بۆ ئەوەیە کە هەوڵبەی عیبادەتەکان و پەرستشەکان و لە ئاستێکی باشا بێت تا چەند ئەوە بە هەمی خۆت سەیرەکەی کە لە ئاستێکا بخوای گەورە وەکوڵێ لە خۆ ڕازی بکەیتەوە پەرستشەکان لە ئاستێکی لەینە باشم تا چەند هەوڵدا و خەمو بووە کە مەسەلەن نوێژەکان لە کاتی خۆیان بێ مەسەلەن بە کۆمەڵ بێ مەسەلەن ئینتیزاماتەکانە باش بێ تا چەندەوە بەشێک بووە لە خەمەکەت لە هەر لە باش مایەوە لە خوێندنا لە خوێندا نوێژتاتە هەر لە خەم مابووە لەخوا بەجێ واتە ئەوە یەکێک بووە لە ئامانجە سەرەکیەکان هەرە وەڵا خوێندن نوێژتات لە هەموو تەرچێکە هەمووی سەر ماڵ و مناڵی خۆی پێک بێنێت و ژیانێکی تەندروستانە بژی تێگەین خەونەکان ئینسان خەونی زۆرە بەس لە ڕاستیە لە ساغی بۆ ئینسان باشترین خەونە گەورەترین خەون بۆ ئینسان لە ساغیە خوا نەخواسە بە نەخۆشی ئەوە تاقی نەکراویتەوە یان ڕووداوی نەخوازا بەسەراتی بێ ئەو کاتەوە بڕیاردا بێت کە باشترین خەونی ئینسانەوەیە کە تەندروستی باش بێ وەڵاوی ڕاستی ئەمە چی وەسەر چاوی گرتووە ئەم خەونەی جەنابەت کە لە ساقی و چکە بەڕاستی بەداخەوە زۆر بەمان قەدیم لە ساقیە ناسانی وەڵا ئەوەی ڕاستی بێ ئەوەی بێتە ئەم ژیانە و لە ژیانە بژی حتمما تووشی ناخۆشی و چەرمەسەری و ها ڕاکەڕاک و ئەمانە ئەبێ ڕاستیە بەڵام گرنگەوەی ئینسان تەجروبە لە ڕابردووی وەرگێ هەر ناخۆشی شتێکە بەسەر هات ئینسان نەکەوێ بۆی تێک نەشکێت سەر لەنێ دروست بێتەوە وانە جەنابەت لە ماوەی ڕابردوودا هیچ خەونێکت هەبووە هەوڵە بۆ دابێت و بە پێگەیشتن بێیان پێ پێنەگەیشتن بێ دوایی و پەشیمان بۆ بیوتێ وڵی ئەوە شایەنەوە نەبوو من هەوڵی بۆ بەمیان خەونی پێوە بپین وڵای ئەوەی ڕاستی بێ هەموو کەسێ خەونی خۆشی هەیە خۆنی خۆشی و ئاواتەخوازە هەوڵەیە بۆ ژیانی خۆشتر لە حیاتە زۆر هەموو کەسێک خەون بەو ژیانە خۆشەوە ئەبینێ و پەشیمان بوونەوە دادی شتێک نایەتوانە وانە ئینسان ئەو ئیشانە هەنگاوی بۆیێنێ دایمە خۆی بە سەرکەوتووە زانێ تا چەند لە ڕووی خوێندنەوەەوە خەون بووە کە بخوێنیتەوە یان خەون و هەبووە کە پەرستشەکانە لە ئاستێکی باشا بێ خی گەورە لە خۆ ڕازیکەی تا چەند ئەمانە لە هەموو خەمی تۆ بووە وەڵای خۆی هەوڵدان و ئەو خەونانەی کە ئەیبینیت ئینسان هەنگاوی عملی بۆ بنێ باشترە وانە لە حیاتی ئینسانە ئینسان تمۆحی زۆرە و هەوڵەیات بۆ ژیانی باشتر و خەون بە ژیانی جوانترەوە ببینێت وانە لە ڕاستە جەناب لەش ساقیەکە بە پلەی یەکەم خەونتە خەون و ئینێکتە کە ئیشڵا بە لەش ساقی بی شڵا لەش ساقی شەبی خەونی دووەمیش ئیشێکی حەڵاڵ و باش و چاکترە ئەرەوەڵا خۆی دایمە ئینسان هەوڵ با بۆی کە چۆنەڵی لوقمەیەکی حەڵاڵ بەرێتەوە بە ماڵ و مناڵەکەی چونچە کە توێ لە ماڵی یەیتە دەر ئەو ماڵ و مناڵە ئاگای لێ نیەتەوە چۆن ئیشەکەیت چۆن هەوڵیان بۆ ئەیت بەس گرنگ ئەوەیە بە ئیشێکی جوان و بە تێر و تەسەل وەنیە ڕۆژگارەکە بەریتە سەروانە هەموو ئینسانێک خەونی هەیە بەڵام ئایا خەونەکانی هەیەتەدی هەوڵی بۆ بەڵام هەموو خەونێکیش ئەبێ حسابی بۆ بکەی ئەبێ هیلاک بی لەگەڵیا ئەبێ بۆ چوونی خۆشی لەگەڵا بکەی ئەنجا سەقافەتیش دەورە بینێ سەقافەتێک تا ڕادێکی زۆر دەورە بینێ
فعلا ئەوەی کە ویستومە کردومە و ئەوەی کە بەدیم هێناوە هەتا ئەم دەقیقەیە هیچ کەم کوڕێکم نەبووە لەخوا بەزیابێ ئەوەی کە توانیومە مناڵی خۆم پێگەیانوە توانیومە بەباشی و بەرەک و پێکی و هەموو قۆرتەکانی ژیانم تێپەڕانووە بە سەرکەوتووی زۆربەیم تێپەڕانووە ئێستاشی تر ڕاوەستاوین تەمەشای ظروف و زەمانە و بەعزێشت دەدەستی خۆتان نییە بەعزێشت دەدەستی خۆتان نییە ئەبێت بەڵام مەجبوری کە بڵین مەجبوری کە ئەو شتانەی کە تەحملی بکەیت بۆ ئەوەی کە ڕاستە تۆ هەموو شتە بەدڵی خۆت نابێ بەڵام لە عینی وەختیشا کە هاتە پێشەوە حتمما ئەبێ شانی بیتە بەر ئەبێ هەوری بۆ بەی ڕاستی و دروستی و ڕێک و پێکیش لە ژیانە لە هەموو شتێکیکە باشترە مهمترە ئەتوانم بڵێم خەونە سەرەکیەکەی جەنابوشی بۆ گەر حەملا بەدی هاتووە کە لە هەمویان زیاتر لاتگرنگ بووە خەونەکانی من زۆر سادەن یعنی شتی ئەوە نییە کە بڵێ مەسەلا چونکە ئینسانی واقعیم ئەوە نییە بڵێ پێت وایە ئەم ژینگەی ئەوە نییە خەونی گەورەتە بێ خەونی گەورەی بینی ئەبێ ڕێگەی ناڕاست بگری ئێمە ڕێگەی ناڕاست ناگیری قەت بە حیاتمان ئەم ژینگەی ئێمە ئەوەیە گەر خەونێکی گەورەوە بێ ڕێگەی ناڕاست بگری ڕێگەی ناڕاستیش بە کەرتی ئێمە نایە ئەبێ ئێمە خۆمانە ناسین عیلەمانە ناسین خەڵکی ئەم شارەین خەڵگەمان ناسێ لەبەر ئەوە ئەبێ دائیم بە تەسەڕوفاتمان شوێنی دیارکراوی خۆی هەبێ ئەبێ مهمترین شت لە دنیا ئەوەیە کە تۆ مردی خەڵک پێ بڵێ ئەشم بیلە ئینسانێکی باش بوو ئەتر لەوە زیاترمان ناوێمە هیچیکەمان نایە ئەوە خەونی من ئەوەیە کە بڵێ وڵای ئینسانێکی ڕاست و ڕێک و پاک و باش بوو شتێکی لە ژیان تا وەکو خەونێک هەوڵ بۆ دابێت و ئێستا پەشیمان بیلێ نەوەڵا هیچ شتێک نییە کە هەوڵم بۆ بێ و بوو بێ و پەشیمان بڵێ بوو بێ من بووە خەونێک هەوێت و ناجێت دوای زانیتە خێری پێوەیە هەموو کەسێک ئەوەی هەیە عسى أن تكرهوا شيئا فهو خير لكم أي أخو ما هنا يعني زۆر شت هەیە ئەڵێ هەوڵی بۆ ئەوی بەڵام کە نابێت جاری وایە بە خێرەگەڕێ کە بە خێری گەڕا ئەوە بۆ خۆت و بۆ دەور و پشتیشی باشترە کۆتا پرسیارم ئەوەیە کە تا چەند خەونەکانت یاخود خەونت هەیە لایەنی خوێندنەوە بگری و هاوڕێی کتێب بیتیان بەهۆی ژینگەکە و دۆخەکەوە دابراوی لە مەسەلەی خوێندنەوە و کتێب و من بەڕاستی ئێستا متابعی بڵێن فیسبوک و ئەو شتانە زۆرەکەم خوێندنەوە ئێستا ناتوانم بخوێنمەوە بەڵام ئەتوانم پێ بڵێم کتێبەکانی کۆن ئەوانەی کە بڵێن لە حربی عالەمی و لەمانە دەرچووە توای حربی عالەمی ئەوانەی ڕووسیەکان هەمووی خوێنێتەوە یعنی کتێب نەماوە کە من نێمە خوێن بێتەوە هی ئەو سەردەما بەڵام ئیستەنە کاکە ئێستا هەرچی تۆ ئەتەوێت لە فەیسبووکە هەیە هەموو شتێک بێتە بەردەچێ ئەتە لەبەرەوە باوەڕ ناکەم خەڵک ئێستا زۆر ئالوودەی خوێنەوە بێ لەبەر ئەوەی ئاوایە یعنی ژیان هەبووە لە ژیانەوە حەمدولە هاتووەتە دی پێشەکی بەخێر بێن زۆر سپاس وەڵاهی ئەوەی ڕاستی بە ئینسان ئەگەر ژیان زۆری خەونە خەونیش لەم زروف و زەمانات تۆزێ ناڕەحەتیەتە دی ئەگەر باسی خەون بکەیت بەڵام ئینسان نابێ بێ ئەمەلیش بێ لە ژیان بە ئاواتەوە بێ بژین ژیانیش بە ئاواتەوە خۆشە گەر ئاواتەکانێ بەردەوام بە دوایە نەڕۆی پێم وایە ژیان لەزەتی نییە کە هاتم قسەیەکت کردوت جا لە وڵاتە خەون ماوە خەون هەیە خەونیەتە دی ئەم وڵاتە ژینگەیەکی لەبار نییە بۆ خەونەکان زۆر ئەستەمە چکە دایم با بڵێن بەعام خەڵک بە کاسبکار بە موچەخۆر بە کابرای فەلاح بە کابرای کە خەریکی چێوداری و حیوانداریە ئەمانە بەعام سەیرەکەی دایم بەردەوام کێشەیان هەیە کاتێککە ئینسان کێشەی هەبوو کێشەکان نایڵێ
زاڵە بەسەر تا کێشەیە وڵاتە زۆر زاڵە کێشەکان زاڵە نایڵێ خەونەکان بێتە دی لە ماوەی ڕابردوودا خەونێکە هەبوو هەوڵ بۆ دابێ هات بێتە دی نادەدی بەڵام دوای پەشیمان بووبی لەوەی هەوڵداوە خولیای ئەو شتە هەبوو شتی وا هەبوو وەڵایی بێگومان جاری وای ئینسان هەوڵەیە بۆ شتێک بەڵام سیرەکەی پێشی ناگەی بەڵام دوایی کاتێکە بە مروری زەمن تێپەڕێ سیرەکەی گەرەوە بیشگیشتایە پێی ئەوە نەبوو کە تۆ دویست یای من خۆم بۆ خۆم سوپاسگوزارم لە ڕووی کەسابەتەوە لە ڕووی کەسابەتەوە مەسەیان هەوڵم بۆ بازێ ئیژاوە ئێستا سوپاسگوزارم کە نەچوومەتە ناوی لەو کاتە چێ خەونێکیش بوو بێ تمۆحێکەمە بووە وەکو باقی ئەو خەڵکی کە لە بازارە کەسابەتەکە منیش پێم خۆش بووە مەسەلەن لە بازارام کەسابەتەکەم حەزم لێی بووە بەڵام دوایی بە مروری زەمە دانیشتوم سوپاسگوزاری خوام کردووە بە خێر شکاوەتەوە بە سەرما بۆیە خوای گەورە بە نسیبی نەکردو بەڵام لە ڕاستیشە پێشەوەی هەنگاوی بۆ بنێم زۆر بە سوژدەم بۆ خوای گەورە بردو داوام لێ کردو ئەگەر خێری ئەم دنیا و ئەو دنیایتیایە بۆم ئاسان کە ئەگەر تیایشیان نییە لێم دوورخەرەوە هەبووە خەونێکت هەبێ لەگەڵ هاوڕێیان دۆستێکدا هەمان خەون بوو بێ بەیەکەوە هەوڵتان بۆ دابێ یاخود ئایا کارێ بوو بێ پیشێ بوو بێ گەشتێک بوو بێ شتێک بوو بێ عنی جایوای خەونەکان لە مناڵیتەوە مەسەلەن حەزەکەی ببی بە کاسبکارێک یان مەسەلەن ببی بە فڕۆکەوانێ بە نمونە هەن خەونێکە و لێژیان تا هەیە خەونی گەورەت هەیە تا چەندەوە هەبووە کە لەگەڵ دۆستێکی خۆتا هاوڕێکی خۆتا خەونەتانە بوو بێ بەیەکەوە هەوڵتان بۆ دابێ یان هیواتان بۆ خواست بێ وەڵی شتێکی وان نییە لە فکرما لە یادمان بڵم لەگەڵ هاوڕێ لەگەڵ برادەرێ بەڵام ئینسان ناڵم وەکۆیە ئینسان هەر بێیوانە بێ من بەردەوام هەوڵێم بۆ ژیان بێ خەونیش پێم وایە خەون و خۆشەویستی تقریبا نزیکن ئەتوانانی لە چوارچێوەکە پێمان بڵێ خەونە سەرەکیەکەی جەناب لە ژیانە چی بووە گەر ئاسایی بێ ئەوەی کە زۆر لە جەناب و هەدەفی گەورە بۆ الحەملا بەدیوێ نابێ سوپاس بۆ خوای گەورە وەڵی ترە ئینسانە خەونەوەی بووە کە مەسەلەن وەکو ئەهلی بازار وەکو کاسبیا وەکو گەنجێک کە بیدات هاتووە بازار خەونم بە کەسابەت و ئیشۆ بینۆس بگریت سوپاس بۆ خوای گەورە حەمد و سەنا بۆ خوای گەورە توانیمە لە بازاڕام و جێی خۆم کردوێتەوە و سەربەرزانە پێشیاوە بە پێچەوانەشە ئەوەی خەونێک کە هەبوو بێ نهاتۆتە دیچین زۆر ئاواتم ئەوە بوو کە زیارەتی ماڵی خوا بکەم حەجکەم سوپاس بەخوا و ئاواتم هاتت الحەمدولillah چ خەونێکی تر هەیە کە ئێستا چاوەڕوانی شەڵا بێتە دی و تا ئێستا نەهاتۆتەی بە قسمەت نەبووە وەڵی زۆر ئاسایی بێوتنی زۆر شت هەیە مەسەلەن ئینسان حەز نەکات لە بەرێ چاوی کامێرە قسە بکە هەیە ئاوات هەیە نەهاتۆتی داواشەکەین لەخوای ئینشاڵڵا بێتە دی کاتەکەی بەسەر چووە یان نا ئەکری شەڵا بێت قەت لە ڕەحمی خوا ناومێد مەبە خوای گەورە کون فەیەکونە هەر شتێ بکە ویست و ئیرادەی لەسەر بێ ئەبێت زۆر جار هەیە لە ئەوەڵی گەنجیش ئەوە ئاواتانە هێتەدی زۆر جار هەیە لە نیوەی عمردا هەیە لە ئاخری عمردا کەواتە ژیانیش بەو خەونانەوە جوانە دنیا بە خەون و خۆشڕات ژیان کۆتایی نایەت ئەو تەمەنەی کە خوا تەمەنی داوە بە تۆ ئەبێ بژی ئەبێ بخۆی ئەبێ تێپەڕیکەی باڵێ جەناب لە بابەتی خوێندنەوە تا چەند خەون و خولیای خوێندنەوەت هەیە یاخود بەوە نێم ژیان و ژینگەیەوە وەکو پێویست نەماوە وەکو پێویست کات نییە بۆ خوێندنەوە خوێندن شتێکی سەرەکیە بۆ ئینسان بۆ هەموو ڕێگە جوانەکان ڕێگەی جوانی پیشانەدا خوێندن بەسێتر بە حکمی ژیان و وازی گوزەرانی ژیان خوێندن خراوەتە لاوە ینی خوێندنەوەکو پێویست نییە نییە ناوەڵە بابەتێک هەیە کە بەڕاستی ئەکرێ ئێمە هەموو جارێ ئاماژەی بۆ بکەین یاخود باسی بکەین مەسەلەی ئەو عیبادەت و پەرستشانەیە کە هەمانە بۆ خوای گەورەوە بۆ قیامەتی خۆمان تا چەند ئەمە لە هەموو خەمی ڕۆژانەی جەنابتا هەیە لەوەی کە بتوانین بە باشترین شێوە و مارەسێ و بابەتە بکەی و وەکۆ لە پەرستشەکان لە ئاستێکی باشترا بێ و ڕۆژانە بەرەو پێشی وبەری تا چەند ئەمە لە بەشی خەمێکی جەنابتا بوو هەمیشە سوپاسی خوا کەم لە تەمەنی 6 ساڵی مۆ تا ئێستا سوپاس بۆ خوا عیبادەتەکانم مستەقر بووە و نەبڕاوە و 6 ساڵی و ماشەڵڵا نوێژم کردو و نوێژ ڕۆژم فەرز هاچی ئەوانەی کە خوا فەرزی کردووە لەسرم کردومە الحەمدولillah هیچ کەمەکورتیەکم نییە و هیوایەتیشمەوەیە کە ئینسان لەسەر دینی ئیسلام بشی وەکو ئەماژە پێگەیەکی لە خەونەکانەوە بۆ سەردانی ماڵی خوا بکەیت ئەمە زۆری ویستا ئەو کاتێ ئەو خەونەوات دیار حەمدولillah لە کاتێکی باشە بوو ساڵێکیان پێش سەفەری حەجم
2 ساڵ پێش سەفەری حەج دوو جار ماڵی خوام کرد بۆ عومرە جا نمونەیەکە بۆ هەرمەوە لە ماڵی خوا لەگەڵ کۆمەڵی مامۆسای ئاینا بووین لە مزگەوتی حەزرەتی عایشە لە حرات چوین ئەحرام بەسین بۆ عومرەی دووهەم ئەحرامێکی کەم کڕی کە ئەحرامەکەم کڕی مامۆسایەکم لەگەڵا بووتی ئەمە بۆ چییە وتم ئەمە کە ئیسا عومرەکەمان کرد داواکەم لە خوای گەورە ساڵێکی کە بەم ئەحرامانە بێم حەجی ماڵی خوا بکەم الحەمدولیلا ساڵی 2009 بوو 2011 حەجەکەم کرد بۆ ئەحرامانە الحەمدولیلا و ئینشاڵڵا هەموو خەونەکان ئاوایەتن ئینشاڵڵا زۆر سوپاسی خواکەین چی دوعاەکمان کردووە خوا دوعاکانی وەرگرتوین زۆر شتیشەیە کە نایەتەدی حکمەتی تایە وەڵای پێ نەگەیشتم پێی نەگەیشتووی ئاساییە پێمان بڵێیان حەز ناکەین گەن بڵام حەز ناکەم حەزەکەم بەڵام من هەر لە مناڵیمەوانە لە 15 ساڵی ئەوانە لە کوێرەوەری و ناڕەحەتی و مەسەلا بڵێن بەوەی بەسەر من هاتووە بەسەر کەس نهاتووە بەسەر کەس نهاتووە ئیسراحەتم نەکردووە خەونێک هەبووە وتی نەهاتۆتە دی ئەتوانی پێمان بڵێ چی بووە کە نەهاتۆتە دی چی بوو وڵا خەونێکە مەڵە خۆل لە خەوەکە مژدەمدان نێ بڵێ ئیشاڵڵا تۆ بەهەشتی ئیشاڵڵا هەر بەهەشتیەبی ئیشاڵڵا یعنی بەو خەونەوەی ئیشەڵڵا دڵنیاییە وەرگری بەوە ناڕاحەتینم هەموو شەوێک گەڵێم ئەتوێت دڵنیایی وەرگری ئەراوەڵا ئیشاڵڵا ئەمە نیشانەی خێرە و ئیشاڵڵا پێشم وای ئیشەڵڵا نەم پێم وایە لە 100 بۆ مەکات ئیشاڵڵا ومێدم بەخوای خۆتەیەوە کە ئیشەڵڵا چونکن بۆچی ئیشی خراپیشم نەکردووە الحەمدولیلا دەستی کەسم نەبڕیوە خەرجیم لەگەڵ کەسان نەکردووە لە مناڵ لە 6 ساڵیمەوە تا ئێستا نەبە کەسم تۆ درۆکەی نەکەس پێکتم درۆکەی باسی کەسە نەکردو بە هیچ جۆرە مەعامەرەشم زۆر مەعامەلەم کردووە چوومە داران چوومە تەبرێز چوومە ئەنە لەگەڵ خەڵک لەخوا بەسیار بێ لەگەڵ هیچ ڕفیقێکشم نەمان کردووە ئەمە ڕەشە مەسی بێ جابەوە من پشتم ئەسوورە ئیشاڵڵا کە حاجی قەت هەبووە خەونێک هەبێ و هەوڵ و بۆ دابێ دوایی زانی توێ کە ئەو خەونە و باش نییە و پەشیمان بوو بیتەوە پەشیمانی شتی وام نەکردووە ئەگەر بووە پەشیمان بە چونکن ئەوەی پێشی کە کردو هەموو عەزەت و ناڕەحەت بووە هینم ئەوەم نەبە بڵام چی شتێک بووە بەدەستی هێنابێ سا دڵخۆش بی پێی چی شتێ پێی دڵخۆشی خەونێک بوو بەدەستی هێنابێ و پێی دڵخۆش بی چی شتێک ئەوەی کە هێن بێ هەر ناڕەحەتی و ئەمانە بووە هەر ئەوەمەیە داوام ئەوەیە ئەڵەم خوایە زەلیلی سەرجەگام نەکە ئیشاڵڵا ئیمانم سەلامەتکەی ئیشاڵڵا قەت زەلی نابێ ئەوەم هەیە ئەوەم هەر ئەو داوام هەیە لەخوا عەبەت هیچ نییە من داوای لێ بکەم داوام لە عەبەت نەکردووە قەت شکر بۆ خوا تا ئێستا بە شەری خوا پێ نەکتم تۆ قەچ خۆدانەوە جاسا با پێشتر بڵێم 11 مناڵیشم بەخێو کردووە خوانیان بڕێ ئەوە یەک حەوت مناڵی حەوت سەر خێزانیشم بۆی باوکم بەخێو کردووە ماشاءالله لە زمانی فەقیریشمە لە زمانی فەقیریشمە هەر هەوڵم باوە کاسم کردووە ئەنەم کردو شکر بۆ خوا گیر و گرفتە لەگەڵ هیچ کەس نەبووە کەسکی گیر و گرفتی لەگەڵ منان نەبووە مناڵیشم لەخوا بە زیاد بێ لەخوا بە زیاد بێ بە قەرز و قۆڵەوە ئەمانش نەخێوم نەکردووە بەڵام چییە ئەوەنە زۆر نەبووە مەسەلا بڵێن بەس احتیاجی نەکردو احتیاج نەبوون کەم و کەسریان نەبوو ئەوە نەبووە مەسەلا بڵێم دەست لە خەڵک پانکەمەوانەیە بڵێم ئەدەی 100 دینارم بەرێ بە قەرز یا 50 بەرێ بە قەرز یا بۆ مناڵ ئەوانە ناشکر بۆ خوا لەخوا بە زیابێ سەردەما هەمووی وە بە قەرز و قیس کا حاجی هەمووی بۆتەوە هەمووی بۆتەوە بەڵام شکر بۆ خوا ئەوانم نەبوو ئەوە نەبوو خوای گەورە سەلامەتیکە ئینشاءڵڵا لەگەڵ ئێوە ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحمان پێ بکە ئینشاءڵڵا ئەگە نابوو تۆ من زمانی گرانەکەشم دیوە با پێ دڵێم زمانی 50 قسوورەوانێ ئەو شار باژار و ئەوانە من لێفە مەدرو خەیات بوون لێفە مەدرو هەلاجی مەکەی دەش دۆشەک و لێفەمانە بەخوا نانیشی گەنونتیان نەبینیوە لە ئەزمەڕا چوون بۆ دیەوە هەتا چوومەتە منتیقی قەلازی ئاوە دێ بەدێ هەمووی گەڕاوم نانێکی گەنونتیان نەدیوە بڵێن ئاواش بەڵان شکر بۆ خوا خۆم ئەلحەمدولیلا ئەوەش ئیرادەی خوایەوە ڕحمی خوایە نەقەرزی قۆڵەی کەسم کردووە نەمە احتیاجم مناڵم احتیاج بە خەڵک بووە یاخوا
خۆی نەخواستە چم دەستی خەڵک ببرم و پارە لە خەڵکم مناڵی پێ بەخێوکەم ئەوانە هیچی نەبووە سپاس بۆ خۆش شکر بۆ خوا یاخوا سەلامەت بیت جا بۆ ئەوە من پشت ئەستورم ناڵێم ئەگەر بێ ئەگەر نه ئەگەریتە ناخەم لە ساسە دەڵم داوامە هەیە لەخوا داوام هەیە داواکەمیش چییە چوونە بەهەشتە ئەوێ بەشم بکات چکن بە عەقلی خۆم مخالفەم نەکردووە لەخوای گەورە ڕابیدی و چاوەڕوانی هەیە کە بەو میهرەبانی خۆی لێمان خۆش ئەراوەڵا ئەراوەڵا من ناژێرم لەسەری بڕم بۆ مناڵ و تەمان و ئەمانە چونکین تۆزە زەحمەتە گوێبیستی بوون لە بەرنامەکەدا قسە وتەی هاوڵاتیان و کە هەر یەک و باسێک لە خەونێکی خۆی دەکرد هەبوو دەیوت کە خەونەکەم ئەوە بووە بمە کاسبکارێکی باش ناو بازاردا الحەمدولیلا بووە هەبووە ئەڵێ خەونم هەبووە بەڵام ناهاتۆتە دی هەرشاڵێ خەونێکەمە بۆ هەڵم بۆ داو نەبوو بەڵام دواتە زانیمە خێری تایە تا بەرنامە و بێگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپارەزای ناکات